بەڕێز ڕێبوار هادی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی لەگەڵم دەبێت سەبارەت بە دابەشکردنی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی عێراق گفتگۆی لەگەڵ دەکەم. بەڕێز ڕێبوار سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ پەرلەمان کۆبوونەوە دەکات بۆ دابەشکردنی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان. ئەمەوێت بە دیاریکراوی باسی کورد بکەین. ئایا دابەش کراوە پۆستەکان ینی دیاری کراوە ئەو لیژنانە کە بەر کورد دەکەون کامانن وە کورد چاوی لە سەرۆکایەتی کردنی کامە لیژنەیە؟ دیارە بەجێرەی نظامی داخلی لە مادەی 73 باسکەوەی دەکات لێژنەکانی پەرلەمان ئەندامانی پەرلەمان دابەش دەبن بەسەر لێژنەکان هەر لێژنەک لە 7 ئەندام هەتا 21 ئەندام پێک دێ و پاشانیش لە دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر بێوێ هەتا 2 ئەندام دەتوانێت زیاد بکرێت وەکە لێژنەکان هەڵدەبژێردرێن یان با بڵێن ئەندامان کە تەوزیع دەبن لەسەر لێژنەکان و دوای دەست بەکاربوونی ئەندامانی پەرلەمان لە لێژنە تایبەتمەندەکان لە ماوەی 10 ڕۆژ دەبی سەرۆک و جێگری یەکەم و جێگری دوم لە بۆ هەرێک لەو لێژنانە دیاری بکرێ هەر بژێردرێ و دابشکردنی ئەندامانیش بەسەر لێژنەکاندا بە دەنگدانی تەواوی پەرلەمان دەبی یان با بڵێن باغلبی مطلقی ئەندامانی پەرلەمان دەبی و سەبارەت بە هەر لێژنەکیش ئەو لێژنانەی کە 25 لێژنەی کە لە نظامی داخلی باسی لێوە دەکات کوتلە سیاسیەکان هەرێکەوە بەجێرەی حەزمی خۆی بەجێرەی ژمارەیە و کورسیانەی کە هەیتی لە لێژنەکانی ئەلف و با و جیم دابش دەبن و سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزش کە باس لەوەی دەکەی بە نسبەت ئێمە وەکو کورد دیارە با بڵێن ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراق نزیکەی 118 کۆی ئەندامانی پەرلەمان پێک دەهێن کەواتە لە کۆی 25 لێژنە 4 لێژنەونی و هەتا 4 لێژنەونیەوە بەڵام دەبێت بە 5 لێژنەیان 4 لێژنە بەر لایەنی کوردی دەکەوێتن کەواتە لەو 4 لێژنەی ئەگەر هاتوو لێژنەکان هەمویان دەرەجە ئەلف بوون ئەوە یان با بڵێن سەیانیان دەرەجە ئەلف بوو دەبتە 4 لێژنە بەڵام ئەگەر هاتوو 2 لێژنەی دەرەجە ئەلف بوو ئەوە ڕەنگە هەتا 5 لێژنە بەبەر لایەنە کوردستانیەکان بکەوێت. بەڵێ بەڕێز ڕێبوار من ئەمیست بزانم کامە لیژنەیە کە لایەنە کوردستانیەکان ئەیانەوێت سەرۆکایەتی بکەن بۆ نمونە لیژنەی گرنگمان هەیە لە نێو پەرلەماندا کە کاریگەری زۆری دەبێت لەسەر یەکلاکردنەوەی کۆمەڵێک پرسی گرنگ بۆ نمونە لیژنەی نەوت و گازە و هەروەها لیژنە ئەمنیەکانەوە کۆمەڵێک لیژنەی دیکە کە لە نێو پەرلەماندا لە ماوەی ڕابردوودا بینیومانە کوردیش تێدا بەشدار بووە ئەمەوێ بزانم بە دیاریکراوی لەسەرەوە یەکلا بوونەتەوە. طبعا کورد لە هەموو لێژنەکان بەشدار دەبی لە هەموو لێژنەکان ئەندامی دەبی بەڵام ئەگەر باسی سەرۆکایەتی ئەو لێژنەی بکەین ئەمە ئەوەی کە لەلام ئێمە گرنگە لێژنەی نەفت و غازە لێژنەی داراییە لێژنەی یاساییە لە خولەکانی پێشی دیکەی پەرلەمان لێژنەی یاسایی و لێژنەی علاقاتی خارجی و لێژنەی سەحە لە لای کورد بووە بەڵام ئەو جارە هێشتان دانیشتەکان بەردەوامە ڕەنگە ئەو جارە لایەنەکانی دیکە تەفاهوماتی دیکە بکرێتەوەی بتوانین ڕەنگە ئەو لێژنانی کە ئێمە پێویستمان پێیتی زیاتر لە کوردستان فازە لەسەر ئەو لێژنانە بکرێت بەڵام هەتا ئێستا یەکلا نەبێتەوە ئایا سەرۆکاتی کام لێژنە دەبێتە هی کورد بەڵام ئەوەی کە هەیە جارێ بەس دابەشکردنی ئەندامانە بەسەر لێژنەکاندا. بەڵێ ئەمڕۆ کۆبوونەوەکە بەڕێوە دەچێت واتە کەی دەست پێ دەکات ئەو کۆبوونەوەی کە بڕیارە بۆ دابەشکردنی لیژنەکان لە پەرلەمانەوە دەست پێ بکات سەرجەم لایەنەکان ئامادەی کۆبوونەوەکە ئەمڕۆی پەرلەمان دەبن؟ والله هي تاسە دەبووە دەستی پێ بکرد بەڵام ئەوە نزیکەی کاتژمێرێک بەسەر کاتی دیاریکراوە تێدەپەڕی بەڵام دیارە ئەندامانی پەرلەمان تا ئێستا حاضر نەبووینە یان با بڵێن نیساب تەواو نەبووە چاوەڕە دەکرێت ئەوڕۆ دانیشتنی پەرلەمان بکرێت ئەگەر هەموو لێژنەکانیش تەوزیعیان هەموو ئەندامانیش تەوزیع نەکرێن بەڵام چەند لێژنەک دەنجی لەسەر بدرێت بەڵام هەتا ئێستا چاوەڕە دەکەین بەوەی کە نیسابی دانیشتنەکە تەواو بکرێت. باش ئەگەر نیسابی یاسایی بۆ دانیشتنی پەرلەمان تەواو نەکرێت و لیژنەکان دەستنیشان نەکرێن هیچ گرفتێکی یاسایی لە بەردەم کۆبوونەوەکانی پەرلەمان و دەستنیشانکردنی لیژنەکان دروست نابێت واتە کۆبوونەوەکە هەڵدەگیرێت بۆ کاتێکی دیکە یا دوا دەخرێت. طبعا هەر دانیشتنەوە گەر نیسابی یاسایی تەواو نەبی دوا دەخرێتە بۆ کاتێکی دیکە بەڵام دابەش نەکردنی ئەندامان بەسەر لێژنەکاندا و دەست بەکار نەبوونی لێژنەکان کاریگەری طبعا لە سەرەدای پەرلەمان دەبێت چونکە پەرلەمان کە یاسات تەشریع دەکا و دەورە ڕقابیەکەی خۆی دەبینی ئەگەر لێژنەی تایبەتمەند هەبی لێژنەکان کاری خۆیان دەکەن مقتەرەحی قانون تەقدیم دەکەن دیراسە دەکەن خوێندنەوەی یەکەمی لە بۆ دەکەن بەڵام لە کاتی نەبوونی لێژنەکان ئەو کارانە هیچ یەک ناتوانرێ بکرێت ئەوەی کە دەکرێت تەنها دانیشتنە گشتەکانی پەرلەمان دەبی و دانیشتنە گشتەکانیش میوانداری هەندێک لانی حکوومەت دەتوانێت بکرێت هەندێک مؤسساتی حکوومەت بکرێت بەڵام ئەوش کاریگەری بەو شێوەیە نابێت ئەوەی کە لێژنەی تایبەتمەند دەیکات کەواتە گەر بمانەوێت پەرلەمان کاری خۆی بکات و کاریگەری هەبی پێویستە لێژنەکان دیاری بکرێن لێژنەکان دەست بەکار بن هەتا ئەگەر هاتووە کێشانەی کە هەشن دوای ئەوە مەسەرەن پێکهێنانی حکوومەتیان با بڵێن هەڵبژاردننی سەرۆکی کۆماریش دوا بکرێت بەڵام ئەگەر لێژنەکان دەست بەکار بوون دەکرێت
پەرلەمان قانون تەشریع بکات دەکرێت دەوری ڕقابی خۆی ببینی بەڵام لە کاتی نەبوونی لێژنەی تایبەتمەند ئەو کارانە هیچیان ناکرێت ئەوش لە کۆتاییدا کاریگەری دەبی لەسەر ئەدای پەرلەمان. باشە بەڕێزر بۆ ئاماژەتان بە گرنگی لیژنەکان کردوانەی کە کورتیایدا ئەندامە چ ئەوانی کە سەرۆکایەتی دەکات بۆ نمونە لیژنەی نەوت و گاز بۆچی گرنگە کورد بتوانێت سەرۆکایەتی ئەم لیژنەیە بکات هیچ کاریگەری لەسەر یەکلاکردنەوەی ئەم بابەتە لەنێو پەرلەمانی عێراقدا دەبێت؟ زانی یەک لەو بابەتە گرنگانەی یان لەو کێشانەی کە بە درێژای ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی هەیە بووە بابەتی نەفت و غاز بووە و بابەتی دەرنەچوونی یاسای نەفت و غازەکە یەک لەو کێشانەیە تا ئێستا چارەسەر نەکرایە ئەو خولەی پەرلەمان ئێمە وەکو لایەنە کوردستانیەکان و وەکو پارتی دیموکراتی کوردستانیش لە بەرنامەی کاریشماندا ئەوە هاتووە کە کاری جددی دەکەین لەسەر ئەوەی یاسای نەفت و غاز دەربچیلەوەی ئەو کێشانەی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بە یاسا چارەسەر بکرێ و هەروەها دەستوریش باس لەوە دەکات کە وایە یاسایەک دەردەچێت لە بۆ با بڵێن عیلاجکردنی یان با بڵێن تەنزیمکردنی نەفتی هەرێمی کوردستان و تەواوی عێراقیش لێ ئەمە هەوڵی جددی دەدەین لەو خۆڵەی پەرلەمان بتوانین ئەو یاسایە دەربچوێن کەواتە کە یاسای نەفت و غاز دەردەچی ئەو لیژنەی کە تایبەتمەندە بە دەرچواندنی یاسای نەفت و غاز لیژنەی نەفت و غاز دەبی لۆیە ئەمە گرنگی تایبەتی هەیە و ئێمەش وەکو کورد و هەروەها وەکو پارتی دیموکراتی کوردستان هەوڵی خۆمان دێن ئەگەر بتوانین سەرۆکاتی ئەو لیژنەیە بەدەست بێنی لۆی بتوانین لە کاتی تەشریعکردنی ئەو یاسایە دەوری خۆمان هەبیتن وەکو کورد لە ئەو بابەتانی کە ئێمە پێویستمان پێیەکە جێگیر بکرێن لە ناو یاسایەکەدا. بەڵێ بەڕێزری بوار بە دەرفەتی دەزانم چەند پرسیارێکی دیکەش سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمان لە بەڕێزت بپرسم یەکەمیان لەبارەی بڵاوبوونەوەی کارنامەی پەرلەمانە بۆ دانیشتنی ئەمڕۆ بە زمانی کوردی بەڕێزت پێشووتریش ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق بووی ئەم جارە بە زمانی کوردی بڵاو بۆتەوە و دەشڵێن کە لە جاران بۆ جارەکانی داهاتوو شەر بە زمانی کوردی بڵاو بێتەوە ئەمە چۆنە؟ ئەمە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 7 ساڵی 2014 و هەروەها لە دەستوری عێراقیش باس لەوەی دەکاتن کە زمانی کوردی و زمانی عەرەبی هەردووچیان دوو زمانی ڕسمین لە عێراق واتە هیچ زمانێک لە پێش زمانەکەی دیکەدا نیە و هەروەها لە یاسای زمانە ڕسمیەکان لە مادەی 5 باس لەوەی دەکاتن کە لە پەرلەمان و هەروەها لە حکوومەت هەروەها لە قەزا پێویستە هەردوو زمانی کوردی و زمانی عەرەبی بەکار بهێنرێتن و هەروەها ئەگەر ئیلتیزامی پێوە نەکرێ غەرامە و هەروەها عقوبەشی لە بۆ دانرایە یعنی کەواتە ئەوەی کە ئەگەر موظف بیمتناع بکات لە جێبەجێکردنی ئەو یاسایە ئەوە عقوباتی انضباطی هەیە ئەگەر هاتوو هاوڵاتی ئەتیادیش بی ئەوە غەرامە دەکرێت کەواتە ئەو کەسەی کە ڕێگری دەکات لە جێبەجێکردنی یاسای زمانە ڕسمیەکان لە عێراق ڕوبەڕووی سزای یاساییش دەبتەوە چونکە هەم لە دەستور هاتی هەم یاسایە تایبەتیشمان هەیە بەو بابەتە تەمان ئەوە جێگای دەستخۆشیە ڕاستە ئەمە باز دەکەین کە دەستور باسی کردی و هەروەها لە یاسای زمانە ڕسمیەکانی شاتی بەڵام کە پێشتر جێبەجێ نەدەکرا لەگەر هەموو ئەو هەوڵانەی کە دەدران ئێستا جێبەجێکراوە خۆتۆکی باشە و بیدایەتەکە بەڵام ئەوە بەس نییە چونکە پێویستە هەم دانیشتەکانی پەرلەمانیش بە هەردوو زمان بی هەم ئەو نووسراوانەی کە دەشکرێ بە هەردوو زمان بی پێویستە لەسەر دراوی عێراقی لەسەر جەواز لەسەر وەسیقەی ڕسمی لەسەر هەموو ئەو بابەتانە هەم بە کوردی شەبی هەم بە زمانی عەرەبی شەبیتن بەڵام ئەوە هەنگاوەکی باشە و چونە پێشێکی باشی تێدا باشە لە کۆتایشدا گەر بە کورتی پێم بڵێمێ سەبارەت بە جموجۆڵەکانی بەغدا بزانم پەیوەست بە یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆمار و سەرۆکۆزیران دوێنێ هاوپەیمانی داری دەوڵەت کۆبوونەوەیەکی گرنگی کرد ئایا پێدەچێت ئەم هەفتەیە قرار بوو کۆتایی ئەم هەفتەیە تر دانیشتنی پەرلەمان سەبارەت بە یەکلاکردنەوەی پرسانە بکرێت هیچ شتێکی نوێ لە بەغداوە هەیە لەم بارەوە؟ وڵات دانیشتنەکان بەردەوامە دانیشتنی ئیتلافی داری دەوڵەتەوەی کە دوێنێ شەو بوو چ دانیشتنی کورتە سیاسەکان لە نێوان خۆیان کێشەکە لە هەڵبژاردننی بابلێن دیاریکردنیان دەستنیشانکردنی کەسەکە لە بۆ بڕێککەوتن لە بۆ سەرۆکی کۆمار و هەروەها لە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش دیارە ڕێککەوتن لەسەر هیچ یەک لەوانە بە تەواوی نەکرایە تا ئێستا و هەوڵەکانیش بەردەوامە بەڵێ هەر کاتە گەیشتنە ڕێککەوتن ئەکید دانیشتنی پەرلەمانەوە بۆ کێشەیە نابێتن چونکە لە کاتی ڕێککەوتن بەدڵنیایەوە پێکێنانی تاواکردنی نیسابیش ئاسان دەبێت هەوڵەکان بەردەوامە تا ئێستا. بەڵێ سپاس دەکەم بەڕێز ڕێبوار هادی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.